ئەنجا ئیبلیس وتارەکەی ماوێتی کە خوای گەورە بۆمان نەقڵ دەکات دەفەرمێ إلا أن دعوتكم فاستجبتم لي. جەماعەت من یەکشتم کرد لەگەڵ ئێوە بەخوا هێز و چەکم پێبوو لەسەرتان ڕاگرم بە زۆر لە ڕێی خوالاتان دەم نە بەڵگە و دەلیلیشم پێبوو هیچ إلا یەکشت نەبێ دعوتكم فاستجبتم لي. بانگم کردن بەس بانگکردنێک فیکەیەکم بۆ لێدان وەرن لەولا زینا هەیە لەولا مەشروب هەیە لەولا فلانە شت هەیە بەس بانگێکم کردن فاستجبتم لي يعني بسرعة بدون تأخر وتمهل يكسر ولامتان داموا بس بانگم کردن ولامتان داموا. فلا تلوموني ولوموا أنفسكم. بۆیە دەڵێ بوەستن هجوم مەکەنە سەر من لۆمەی من مەکەن لۆمەی خۆتان بکەن. خوا دروستی کردبوون بانجی کردن وعدی پێدان پشتان لە وعدەکەی خوا کرد حسابتان بۆی نەکرد. من تەنها بانگێکم کردن بە قسەی منتان کرد بۆ لۆمەی من دەکەن بۆ لۆمەی خۆتان ناکەن. ولوموا أنفسكم لۆمەی خۆتان بکەن ما أنا بمصرخكم ئەم من ئەمڕۆ بە فریای ئێوە نایم ئەوەی لە دنیا دەموت درۆ دەرچوو هیچم بۆ ناکرێ بۆ ئێوە وما أنتم بمصرخي نا ئێوەش ئەمڕۆ فریای من دەکەون. ئەمە وتاری ئیبلیسە بۆ شوێنکەوتەکانی کەواتە ئەی ئەو کەسەی شوێن شەیطان دەکەوێت وا مەزانە بەڵگەت بەدەستەوەی کاکە چی بکەین شەیطان لێمان ناگەڕێت پشتەمەری گرتووی شەیطان بەڵگەیەکی زەق و جوانی بۆ هێناویت لەسەر قسەکەی هیچ نە ئەی چی نفسی خۆت ضعیف و لاواز و نەخۆشە. سیرکەن کاتێکە نەخۆشیەک دێتە ناو لاشەی مرۆڤەوە ئەگەر مەناعە و بەرگری لاشەی مرۆڤەکە بەهێز بێت تەسیری تێناکەن هیچ فڵانە کەس گرتیشی و تێشی پەڕاند و هەستیشی بەخۆی نەکرد کەچی فەحسیشی کرد دەڵێن وەڵا کۆڕۆنای بوو ئەیکوا بۆ هیچی پێوە دیار نییە چکە بەرگری لاشەی بەهێز بوو. کە تۆش بەرگری ئیمانت بەهێز بێ ئەو فیکەی شەیطان کە بۆت دەکا و بانگت دەکات تەسیری نابێت. بەڵام کە بەرگری ئیمانیت نەبوو بچووکترین بانگکردنی شەیطان سەریعترین وەڵامی دەبێت لەلایەن تۆوە خوا پەنامەدا.